من فەرهەنگ حەمەد مامڕەسوول چۆمانی دارفۆ شاری هەولێر لە ساڵی هەفتایەکەنەوە باو باپیرامان ئیشی داری دەکا و لە 2010 شاتینێدانەوە پێشترێش لە سیمەتری پێشتر داری ئیشی داری خڕمان دەکرد ئەوە مەسەلەن تیجارەت بۆ دەرەجەی ئەوە نەبوو بۆەوە داری خڕ داری محلی بودەمان کرد ئێستا پاش 2003 ئەو کرانەوەی بازار بەڕووی دەرەوە و کە هاوردێکردنی داریمان زۆر کرد لە دەرەوە ئەوکو ڕۆمانی و ڕووسی و هیندی و تورکی و ئەو زۆرانمان دەبێت. لە مەتیقەی چایدا لە ناو شاخەکاندا دەکو چۆمان و باڵەکەتی و دۆڵ خۆشناوەتی و ئەوانە و دارەخرانەکە بەکار دەهات ئیشی قەنەفەمان ناوی قەنەفەیان پێ دروست دەکرد لانک و وەکو مەسەلەن بۆ دروستکردنی خان و سەرپیچ خان و ئەوانە بوو تەختەی نەجاریمان لێ دروست دەکرد بەس ئێستانەکە ئاسانتر بووە تەختەی حازر دێتن ئیشەکانی زۆر ئاسانتر بووە مەعمەلەکان هەم لە دەرەیە لە ڕۆمانیا و ئۆکرانیا و رووسیا و ئەوانەمان دێت. بەخۆی ئەو دارانی کە بەکاردێت زۆری دارەکەی لە محەلیە زۆری ئەسپیندارە ئەو ئەسپیندارەش بۆ ناو قەنەفەی بەکاردێ بۆ دروستکردنی لانێک بەکاردێ بۆ ئەو شتانە بەکاردێن. پێشان ئەمە ئیشی مەبووە جێز ئەمە جێزمان دەینا دەباست ئێستانەکەن لەبەر ئەوی ڕۆژ بە ڕۆژ مۆدیلات بەرەو پێشە خەڵک رازی نییە مەسەلەن پێشان قەنەفەکە دەکڕی 15 ساڵ 10 ساڵ لە ماڵی کابرانەی دەگۆڕی ئێستا بە 2 ساڵ ئەوەی دەکڕی وێشکە دەگۆڕی مۆدیلی ئەوەی بەستەر چووەکە قۆڵی قەنەفەی دروستکرێ دارە جوزی ئەو وەستایانەش ئێستا نەما خەڵک لە دوو ئاسانکاری دەگەڕێ شتی کەش بە ڕووی دەرەوە زیاتر دێتن قەنەفەی حازر دێ مەسەلەن مۆبیلات حازر دێ هەموو شت حازر دێتن. زۆری دار ئەمەمانە ڕۆمانیمانەیە ئۆکرانیمانەیە تورکیمانەیە زۆری دارەکانیش نوعی ئەزنەبیە قسەکە ناسناوەکانیان ساسنایە یۆڵکایە چامە تەختەی ڕەشمان هەیە تەختەی ڕەش ئەوە دروستکراوە لە موادی خام کەپس دەکرێتن. ئەو تەختە ڕەشانە و ئەو دارە پلەیودانە کە نەزار دەیدەیبا بۆ گرێدانی سەقفی نەزار بۆ ڕاگررتنی بینا بۆ هەیکەلی بینای پێ دروست دەکەی بیدایەتی نەزار سوودە دەبینیت. جگە لەوەی تەختەی ڕەشت ئەو تەختەی ڕەشە تەختەی سپیمانێ ئەو مەعاکسەمانەیە بۆ ناو کەنتۆری بەکاردێ مەعاکسی پلەیودی سپیمانەیە ئەویش بۆ ناو قەنەفەی بەکاردێ وەکو ئاسان بۆ دروستکردنی تاخم نۆم بەکاردێ. حکومەت هاریکاریمان بکە زۆر باشتر لەوەی کوم مەسئلەستانەکە لە ڕێی گومرگەکان بڕوومان ئاسانتر بکاتەوە ئێستانەکەنێ ئەوە تقریبان ئەو 4 مانگە پێشان ئەو دارەی کە دەهات لە رووسیا و ڕۆمانیا و تورکیای هەموو داهاتە هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستان دەچەوە بەغدای بەس ئێستانەکەن ئێستا لە بەسڕا دەڕوا ئاسانترە لێ حکومەتی خۆیان حکومەتی عێراق ئاسانکاریتر دەکات لەوان ئێستا مەسەلەن لە ڕووی گومرگەوە مساعدەیان دەکات جیاوازی زۆر ئەوان لە خۆیان جیاوازەکە دروست دەکەن ئیعفایان دەدەن شەخصی خۆیان بەو ئیعفای دەتوانن ئەو تازیرانی هەرێمی کوردستان کەستر بکەن بتوانن بەڕێگە ئەو ئیعفایەوە لەبەر خەتی بەستارە موادەکە بێ هەرزانتر لەوان ڕاوەستن نەک لێرانە پێشەن ئەو موادە هەموو لێ ڕادەچۆ جنوب ئێستا لە جنوب ڕادێت تورکانە. هەتا پێگەی کورد بەخۆتر بی دەتوانین ئێمە عەرەکەی تیجاری بەخۆتر بکەین هەر شتێکی کە کورد مەسەلەن بەدەستی نەهێناوی دەتوانی وەکو نوێنەرەکانمان لە بەغدا بەدەستی بینیتووە بتوانین بڵندگۆی کورد زیاتر بی لە پەرلەمانی بەغدا بە پێ ئەویش بە چ دەکرێت مەسەلەن بە دەنگدانی ما
مافەکان بەپێی سیاست بەپێی ڕۆژ دەگۆڕێ مافەکە هەندە جاران مەسەلەن بەڕوومان کراوەتەوە هەندە جاران بەڕوومان دادەخەن ینی کۆنتترۆلەکە لە دەستی خۆیانە ئەگەر بێت و پێگەی کورد زیاتروی دەتوانین ئێمە مەسەلەن بەڕێی دەنگدانەوە لە ڕێی دەنگەکانمان بتوانین داوای مافەکانی خۆمان بکەین و بتوانین ڕۆژ بەڕۆ بەرپێشتن بەڵام ئەگەر کورد لە بەغا یەک دەنگ نەبیت ئەو دەنگەکانمان بەرەو لاوازی دەچیت و ئەوانش بەکەی بخۆیان هەڵسوکەوت بە بارودۆخی ژیانمان و بە موچەکانمان و بە هەموو شتەکەمان توان بکەن. ئەو دەنگدانە فەرقی هەیە لەگە دەنگدانی ناوەخۆ ئەو دەنگدانە پێویستی بۆ بە گوروتینەشی زیاتر هەیە کە خەڵک وستە سەر سندوقەکان دەنگدان دەنگ بدا بە کاندیدەکانی کورد ئەم جارە جیاواز لە جارەکان فەرقی پێ بکەن لەگە جارەکە ئەگەر هەر کەم و کوورەی ناوە خۆشە بیتن بتوان لەو وەختێدا وەلاوێ بنین خەڵکی مەبستە سەر سندوقەکان دەنگدان بتوانین دەنگ بەدەستبینەوەبی مافەڕەوەکانی گەلی کورد بە فرۆنەسی و بتوانین بە ئازادی بژین. من ناوم سيد نجاح سيد مجيد سيد حمد أمين برزنجيا لو صناعي شدكم لصاري هشتاو سوا في تري ماشيني ما أو اللي توانام دبي لو برادران ولو خوشويستانم إشي خوم دكمو بتواتيو ماشيني تعمير دكم ماشيني كرنوا حالتي سير رجدي حالتي دور رجدي حالتي حفتش دي بابن لو سيارك أشياء موادي كما عفتش دي أو سيارك موادي شزورة بدو روجان روج يكم ديكين وروج يك دوام دي بستين وليان لو جيرانا معين لو جيرانا معين لبرامبر من مواد كيلو دينينو ده بستين لو يباشرك كابرا بتي ماشيني بكري لو نمونا ماشينك بتسارده ورقي كابرا دكريتن أو سكرارتي كديداتي باشرتي عفتاو دو ساعتي ديداتي باش أو عفتاو دو ساعتي خوي برسيارة لو وضعكي سكرابتي بربسيانية بس أجد تعمير بكاتن نيوي باركي دشي بزمانيش دشي يعني بستني دغوري رينجي دغري بغنوبيرني دغوري كاسكتي دغوري استوغراين دكا كوره دكري وكو وشيا يستوى لبرتاو تانا تدقي ده بس ريتو احتياجي ايش دكاتو ايش خو دكا بس مهم كابراي سايق اغاي لسياركي بي حماوي هرنستي روني باشتكا بنزيني باشتكا اويت كده تو استوي خوي اجا بس سياره خرابون بيبرو 2020 شيبين كان بدو ساعه لو دول كان بجي نظامك أزاق آقام ليبي ساسر عند طالب ديناري لندم أو ده قرأتوس السائق في أرشي حكومتي هرم وين مراقبة لسر هموش تقدابني برام لسر أو كومبانيانا لسر أو بازرگارانا بزانيت شتي باش بينن شتي باش آورده كان أو ملة الرشوروتا بس زمانه فقيرة كابرات صار بينز ورقي لون نبوني لشي بني ماشي نبدأ تلاقي همو كسك دورة منية همو كسك السرمایه دار نییە دەگەی هەرێمی کوردستان دەبی بە یەک پارچەیی بە یەک دەنگ بە یەک سەوت بچی لە پەرلەمانی عێراق بەشدار بیتی کە شەڕ و ململانەمان پێ نەفرۆشن هەر ڕۆژێک ڕاتە بێ و ڕۆژێک نییە و ڕۆژێک دەبڕن و ڕۆژێکەوە دەبی ئەمە پێگەی خۆمان لەوێ بەقوتکەین کو دەستنوێش فەرزە دەنگدانی لەسەر ئەو میلەتەی فەرزە لۆ پەرلەمانی عێراق دوایە باسی ناو پەرلەمانی خۆمان دەکەین ئەوە ئەوڕۆ لۆ عێراقە تێدەگەی بەیەکێتی و پارتی و گۆڕان و هەموو حیزبەکان وەک برا بسن لەوێن دەرێ مافی کورد داوا بکەن مافی کورد ئەمن هەتا ئێستا هیچ مافەکەم لەو داهاتەوە نەگرتی عمر بگەیشتە 51 ساڵی برای من ئەگەر عێراق ئەگەر حکومەتی هەرێم بەقوت بە دەیتانی مافی تاک بە تاچی کورد وەگری بەس لە بۆی زەعیفین لەوێن دەرێ پێی وەرناگیرێ ئێستاش داوا دەکەین لە هەموو خەڵکی کوردستان بە یەک دەنگ بچنە سەر سندوقی دەنگدان کەس نەرێ ناسم کەس نەرێ وەڵاهی هیچ نابیتن کەس ڕۆژ بە ڕۆژ ئەمە زەرە دەکەین ئەگەر سەعیبی و عەقڵی بین دەمانەوێت خۆمان بە قووەت بکەینەوە بچینەوێن دەرێ نەکو 50 کورسی بەڵکو بە 70 کورسی بەشدار بین ئەمە خینمان دانایە ئەمە خینمان ڕێشتی ئەمە خەباتمان کردیە تێگەی ئەمە شەهیدمان هەیە لەو گۆڕی کابراەک دەستۆستان برێ من چناکەم و دەڕۆم نابی دەبی بیگرینەوە برە کاکە تو هۆکار چێ دەڕۆی تێدەگەی دەبی بهینینەوە
قەنەعەتی ببینین بەرام بە شەرتەچی ئەو ئەندا پەرلەمانانێک کە بەشداری پەرلەمانی عێراق دەکەن لۆ سوکاری وەنەوشە و معاشەکەی نەبی لۆ مافی کوردبی لۆ مافی کورد داوا بکاتێ دەگەی سبێ خۆ لە من نەشارتەوە سبێ لە زادەی ببینم سەلامە جێگۆ سەلامەکەم لێوە گرتەوە برێ لە بیرتم ئەتوم لە بیرە وەکو دەست نوێش فەرزە ئەو خەڵکە وەکو نوێش کو فەرزە لەسەر میلەت ئەو هاش بە فەرزی دەزانم بچی دەنگ بداتن لە پەرلەمانی عێراق ئەوانە هەتا کەنجی لە تەشخەرە بەمە بکەن هەتا کەنجی نێ و چەودە هاتمان لێ ببڕن هەتا کەنجی نێ 30 سارە ئەمە چەسانەوەی وانین ڕۆژێک شارمان لێ داگیر دەکەن ڕۆژێک ناحیەمان لێ داگیر دەکەن ڕۆژێک شارۆچکەمان لێ داگیر دەکەن لە چیە لە زەعیفی کووردە دەمانێت کورد بە خۆت بیت